دەچینە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر وەنی کاک دانیار بەڵێ لەوێ چیمان هەیە؟ لەوێ بابەتێکمان هەیە کە گرنگەوە هەمیشە بەردەوام ڕاهێنان و سیمیناری بۆ دەکرێت کە بابەتی هونەری و تاربێژی و قسەکردنێکی بەتوانای بزانی هونەرەکان چین ئەو تەکنیکانە چین کە کەسێک بێوێت لەو بوارەدا زیاتر بەرە بەتوانەکانی خۆی بدات. زۆرێگەن کە پێویستیانە ماوەستا زۆر جار کەسانێگەن لەوانێ لە ئاستێکی زۆر باڵایە بن مەسەلەن لە پرۆفیسۆری و دکتۆریان تا بەڵام نەتوانێت قسەکەرێکی باش بێت لەگەڵەوەی کە زانیاری و زانستێکی زۆر باشی پێیە بەڵام گرنگە ئەمەش بۆ خۆی کۆمەڵێک هونەر و تەکنیک لەو بارەیەوە فێر بێت. لەگەڵ میوانەکەمان زیاتر گفتوگۆ دەکەین مامۆستا یەحیا مەدەنی شارەزا لە بواری خودناسی مامۆستا گیان زۆر سپاس بۆم دەرفەتە کە لەگەڵمان نابووی لە شاری هەولێرەوە. زۆر سپاسی کەناڵی پێیان دەکەم بۆ دەرفەتە و هیوادارم خەڵکیش جوان ببیستن چونکە باسی هوندوو هونەری باش دەکەین. یەکەمیان هونەری وتاربێژیە، دووەمیشیان کە بریتە لەوەی کەوا چۆن مرۆڤ ببێتە قسەکەرێکی بەتوانە. فەرموو. زۆر سپاس. ماوەستا لەوە دەست پێ بکەین ئەم هونەرە سەرتا بۆ کێ گرنگە بۆ دەبێ فێری بین و بۆ پێویستە هەل لە قوتابیەوە یاخودەوەی کە کەسانێکن کە پێویستیان بەوەیە کە بتوان بە باشی قسە بکەن و بە باشی وتار بدەن. هونەری وتاربێژی هونەرێکە لە دێر زەمانەوە مرۆڤ بەکاری هێناوە. هەر لە پێغەمبەران بگرە عەلەیهیم السەڵات وەسسەلام، بگرە فەیلسوفان و دانایان، بگرە بۆ سیاسیەکان، بگرە بازرگانەکان، بگرە شاعیران، بگرە نووسەران و لە ئێستاش بۆ قوتابیانی زانکۆ یاخود بۆ سیاسیەکان بۆ هەموو کەسێک دروستە ئەو هونەرە بەکاربێنی. تەماشاکە ئەگەر سەرەتا پێناسەکی هونەری وتاربێژی بکەین یاخود قسەکردنی بەتوانە. هونەری وتاربێژی هونەرێکە سەرەتا کردداری قسەکردنە لەلایەن کەسێکەوە بۆ کۆمەڵە کەسێک بەڕاستەوخۆی ئەو پێناسە کلاسیچەکەی بەڵام پێناسە ئەگەر پێناسەی تری بکەین عمقی هەبیتن بریتە لەوەی کەوا ئەو هودەرێکەوە دووشتی تێدایە. سەرباری ئەوەی قسەکردنی تێدایە بەڵام ئەو قسەکردنە دوو خاڵی سەرەکی تێدا. یەکەمیان دروستکردنی کاریگەری لەسەر مرۆڤەکان، دووەمیان ئیقناعکردنیان واتە ڕازی کردنیان کەواتە دەبێ ئەو دوو خاڵە لە کەسەکە بێتە جێ ئەو جە وتاربێژێکی بەتوانە دەردەچێتن. زۆر باشە مامۆستا یەحیا، هەمومان پێمان خۆشە لە کاتی قسەکردنا زۆر بە شێوازێکی ناتقانە و ڕەوانبێژیانە و بە کۆمەڵێک دەستەواژەی هەمەڕەنگ و دەوڵەمەنەوە قسە بکەین، بەڵام خۆ ئەمە تەنها بە حەز نابێ بەڕێزێت وەکو ڕاهێنەرێک وەکو شارەزایە کەسێک بێوێ بتوانێت بە شێوازێکی ئەکادیمی یاخود شێوازێکی جوانی و ڕێکی قسەکردن قسە بکە ئەبێت چی بکە. ئەمە شتێکە بەهرەیەکە خوا پێیاوە یاخود نەخێر دەبێت کۆمەڵێک قۆناغی زانستی ئەکادیمی ڕێنمایی ڕاهێنان ببڕێ بۆی بتوانێت قسە بکە. خۆی سەرەتا دەبێت باسی ئەو بکەین ژینگە کاریگەریەکی ڕاستەوخۆی هەیە لەسەر مرۆڤەکە، لەسەر قسەکردن و شێوازی قسەکردنی مرۆڤەکە، شێوازی ئەتەکێتی هەموو شتێکی ئەو مرۆڤە کەواتە ئەو ژینگەی تێدا پەروەردە دەبێت. خاڵی دووەم بەهۆی چەند تەکنیکێکەوە دەتوانی پەرە بەتوانەکانی خۆت بدەیت. یەکەم شت لێرە ئەگەر بێت و بۆن لە کەسێکمان هەیە شەرم دەکات تێکەڵاوی خەڵچینە بە بەڵام دەیهەیە لەم هونەرە لە هونەری وتاربێژی بەتوانە یاخود قسەکردنی بەتوانە پەرە بەتوانەکانی خۆی بدە. خاڵی یەکەم دەبێت داوا لە خوای گەورە بکە. تەماشای پێغەمبەر موسا بکە عەلەیهی سەلام کاتێک خوای گەورە دەفەرمێ بڕۆ لای فرعون إنه طغى گومڕاب و فرعون یاخی بووە. پێغەمبەر موسا عەلەیهی السەلام داوای چەند شتێک دەکاتن. قال رب اشرح لي صدري. تەماشای داوای چوار شتی سەرەکی دەکات، دوانیان پەیوەندی بە قسەکردن هەیە. قال رب اشرح لي صدري. خاڵ یەکەم ئەی خوایە ئەی پەروەردگارم دڵ و دەروونم ئارام بکە و فراوانی بکە. خاڵی دووەم ويسر لي أمري وەکاروبارەکانم ئاسان بکە. و خاڵی سێم واحلل عقدة باللسان يفقه قولي واتە گرەیەک هەیە لە قسەکانم یا ڕەبی خوایە ئەو گرەیە لە زمانم بکەوە بۆ ئەوەی خەڵکەکە بە ئاسانی تێم بگەن. و خاڵی چوارەمیان واجعل لي وزيرا من أهلي هارون أخي. هارون و کەسێکیش بکە بە یارمەتیدەر و پشتیوانی من کە بریتە لە هارونی برام. هارونی برای و أخي هارون لە ئاەتێکی تر پێغەمبەر موسى عليه السلام صفتێکی هارون باز دەکات دەفەرمێ وأخي هارون هو أفصح مني لسانا. هارونی برام لە من قسەزانترە، لە من بەلیغترە، لە من فەساحەتی زیاترە، لە من باشتر دەتوانێت قەناعەت بە مرۆڤەکان بکات. کەواتە هارونی براشم پێویستە لێرانە چونکە پێغەمبەر موسى عليه السلام هێزی جەستەی هەبوو وەروە هێزی زمانیش هارون بوو عليه السلام. کەواتە لێرە لەو چوار دوعایە دوو دوعای یەکەمیان ئەوە بوو گرەیەک هەبوو لە زمانی خوایە ئەو گرەی بکەوە و خاڵی دووەمیشیان ئەوەیە کەوە هارونی برام زۆر قسەزانە. خاڵی دووەم ئەو مرۆڤە دەبێ ڕۆژانە تەکنیکی دووەم
خاڵی یەکەم گوتمان دوعاکردن لە پارانەوەی لە خوای گەورە. خاڵی دووەم ئەو مرۆڤە دەبێ بێ چەند تەکنیکێک بەکاربێنێ ڕۆژانە 5 بۆ ماوەی دەخولە کتێب لە ژوورەکەی خۆت بەدەنگ بخوێنەوە. ئەوە زۆر گرنگە کە کتێب بەدەنجی دەخوێنەوە لەبەر ئەوەی شێواز و نەمەڵی دەنگت دەدۆزیەوە لەرەلەری دەنگت دەدۆزیەوە. یعنی بۆ نمونە هەمومان شێوازێکی دەنجی دیاریکراومان هەیە بەڵام زۆربەی مرۆڤەکان ناتوانن بیدۆزنەوە. ئەوە زۆر گرنگە ئەگەر ئەتوو بتوانی شێوازی دەنجی خۆت بێ ئەگەر ڕۆژانە تەمرین بکەیت لەسەر دەنگت 5 بۆ ماوەی 10 دقە لە ژوورەکەت کتێب بەدەنگ بخوێنێەوە ئەوە خاڵێکی زۆر باشە. خاڵی سێم دەتوانی هەندێک شت لەبەر بکەی یاخود بە تعبیری خۆت بەرامبەر ئاوێنە بیڵێ لە بەرامبەر ئاوێنە چەند شتێکت لەبەوە بەدەر دەکەوێتن. یەکەمیان زمانی جەستە زۆر گرنگە. زمانی جەستە چونکە لە وتاربێژیە زمانی جەستە کاتێک خەڵک دەدبینێ ئەو زمانی جەستەی ڕاستەوخۆ کاریگەری لەسەر دڵ و دەروونەکان دەبێت. کەواتە زمانی جەستە بەرامبەر ئاوێنە تێدەگەی ئایا کامەی ڕاستە کامەی هەڵەیە لە چێ دەر هەڵم کردیە چونکە ئاوێنە تاکە کەسی ڕاستەقینێ هەموو شتەکانت پێ دەڕێ بەبێت و ڕەبوون و بەخۆشت خۆت دەبینی. وە خاڵێکی تر دەتوانی هونەری گفتوگۆکردن لەگەڵ هاوڕەکانت گفتوگۆی بەسوود بەکاربێنم. ئەگەر لەگەڵ هاوڕەکانت دادەنیشی گفتوگۆی بەسوود وا دەکات زمانت ببتەوە زیاتر. ئەگەر بێت و ئەو تەکنیکانە بە دروستی بەکاربێنی ئۆتۆماتیکی بە ناڵێ بە مدەچی کەم ئەگەر هیچ ئیشت لەسەر خۆت نەکردبی بەڵام لە ماوەی 6 مانگ بۆ ساڵێک بە ئیزنی خوای گەورە زمانت دەبتەوە و دەشتوانی سوود بەخش بی لە بۆ خۆت و دەوروبەرەکەت. ماوەسا یحیا کەسانێک گەن کە ترس و قەلەقی و دڵڕاوکیەکی زۆریان هەیە لە پێشکەشکردنی سیمینارێک لەوەی کە جاری وا هەیە لەوانەیە کۆی ئەو بابەتەشی لەبەر بێت کۆی ئەو مۆزوعی لەبەر بەڵام بۆی ئەو ترسەوە کۆی ئەو شتانی کە دیاری کردو لە بیرێت چێتەوە ڕێگایەکەیە بووی کە ئەو ترس و دڵڕاوکی نێڵێت پێشەوەی کە دەست بە وتارەکەی بکات دەست بە سیمینارەکەی بکات. بەڵێ چەندین ڕێگامان هەیە بۆ نمونە زاڵبوون بەسەر شەرم پرسیارکردنێکی شێوازێکمان هەیە ئەو شێوازش ئەوەیە یەکەم شێواز بەشداریکردنی خول گرینگە لەبەر چ گرینگە خول کاتێک تۆ بەشداری خولێکی تیۆتی دەبی ترینینگ ئۆف ترینەر مەسەن تەدریب المدربین کە لەوێن دەر لەو خولە ڕاستەوخۆ هەڵدەستی وەکو تەمرین دەکەی تەمرین ڕاهێنانێکە ئەو ڕاهێنان ڕاستەوخۆ هەڵدەستی قسە دەکەی بەرامبەر خەڵک بەرامبەر 10 کەس 15 کەس 20 کەس کە لەوێ دانیشتون قسە دەکەی ئەوە خاڵی یەکەمیان کە بەشداری یاخود خولی هونەری وتاربێژی ئەو خولانە بەشداری بکە. گوتمان خاڵی دووەم دەبێ خۆی بەباشی ئامادە بکە هەتاوە بوو سترێس و قەلەقی لەسەر کەم بێتەوە کێشەکەت زۆر جار لەبەر ئەوەی خۆت بەباشی ئامادە نەکردیە لە بۆ بوارەکەت لێرەدا تووشی هەڵە دەبی. باشترین حل ئەوەیە زانیاری تەواو کۆ بکەی و لەسەر ئەو بوارێکی قسەی تێدا دەکەی. کاتێک زانیاری تەواو کۆ دەکەی و لەسەر ئەو بوارێک قسەی تێدا دەکەی هەڵەش کەمتر ئەنجام دەدەی. لەبەر چ بۆ نمونە ئەو کەسەی شەرمیش دەکاتن تەرکیزی زۆر لەسەر خۆیتی ئەوە باسمان کرد کەواتە تەرکیزی لەسەر خۆیتی زۆر تەمەشای خۆی دەکاتن تەمەشای دەستی دەکات لەرزۆکە ئەوها لێ دەوی تەتەڵ و پەپەڵی دەکات لێرەدا وای لێ شتەکانیشی لە بیر دەچەوە ئەو شتە بۆ دەوێت تەرکیزت فرەدە دەرەوەی خۆت تەرکیز بریتە لە سیرکردنی یەک خاڵ سیرکردنی خاڵێک لە یەک کاتدا واتە سەیری دەرەوەی خۆت بکە سەیری ناوەی خۆت بکە ئەو کاتێک قسەی دەکەی و لەبەر ئەوەی پێشووتر باش خۆت ئامادە کردی و معلوماتی تەواوت کۆ کردەوە کە معلوماتی تەواوت کۆ کردەوە هەڵە کەمتر ئەنجام دەکەی لێرە لەبەر چ ئەتوو دەترسی غەڵەت بکەی لەبەرەوەی معلوماتی تەواوت نییە. یەک لە هۆکارەکانەوەی معلوماتی تەواو نییە لە بوارەکەت کەواتە وتاربێژی بتوانە ئەو وتاربێژەیەکەوە سەرەتا دەبێت بە عیلم و زانست و زانیاریەوە قسە بکە. کاتێک بە عیلم و زانست و زانیاریەوە قسە دەکەی لێرەدا زیاتر متمانەشت بەرز دەبێتەوە کەواتە پێویستە متمانەت بە خۆت هەبێ متمانەش بەوە بەدەست دێ ئەوها ئاسان نییە یەکێک بڵێ من سیقم بەخۆ بە نەخێر بەرامبەر دەکەس زۆر قسە دەکەی دەوت تەتەڵ و پەپەڵەی دەکات کێشت لێ هەیە لەبەرەوەی پێشووتر خۆت ئامادە نەکردی. باشترین حل ئەوەیە پێشووتر گوتمان خۆت ئامادە بکەیت لە ڕێگای چەند خولێکەوە واروها چەند تەمرینێک هەیە بەرامبەر ئاوێنەکە باسمان کرد واروها دەنگت ئیش لەسەر نەمەڵی دەنگت بکە واروها مەخرەجی پیتەکان زۆر گرنگە مەخرەجی پیتەکان ئەنە تو دەی بۆ نمونە مەخرەجی پیتەکان چۆن ئەگەر لە پیتێک مشکلەم هەبیتن بۆ نمونە پیتی با پیتی تا پیتی تا قاف کاف پیتی پیتی ئەی لە پێشدا بنێ بۆ نمونە ئەب دووبارەی بکەوە ئەب ئەت ئەش ئەس ئەح لە هەولێر لە هەندێک ناوچەی هەولێر زۆر کێشیان هەیە لەسەر پیتی عین و حا زۆر تەمرین بکە لەسەر ئەوەی
ئەو شتانە ئەنجامدە بە ئیزنی خوای گەورە وەت لێ دێ زمانت پاراو دەبێ کە زمانیشت پاراو بوو زیاتر متمانەشت بە خۆت دەبێ و هەروەها و هەوڵیش بدە بەشداری خول و ئاهەنگەکان باش ئاهەنگ و بۆنەکان بکە یعنی بۆنە تازیە بڕۆ بەشداری تازیەکە بکە لەمانەوە خۆت گۆشە گیر مەکە حەفلەیە بڕۆ بەشداری حەفلەکە بکە بڕێک ببیەوە لەگەڵ هاوڕێیان پیاسە بکە بڕێک ببیەوە لە بەرەوەی گۆشەگیری زۆر جار وای کردووە تۆ لەو هونەرە بێبەش بی بەداخەوە. مامۆستا من دڵیان بەڕێزی شت ئەم نمونانت لایەوە بینەرانیش کە ئێسێمە بینن کۆمەڵێک نمونەی زۆریان لایە زۆر جار لە گەرمەی دانیشتیانە لە کتوپڕێکە هاوڕێکت مۆبایلەکە دەدا بەدەستەوە ها تۆ قسە بکە من ناتوانم تۆ قسە بکە من نازانم دەستەواژەیە من ناتوانم و من نازانیان لە مەجلیسێکە لە شوێنێکە تەنانەت شۆفێرێکی تەکسیە تۆ مامەڵی لەگەڵ دوکاندارێکە نا تۆ قسە بکە یعنی کەسانێکی ژان ڕەنگە لە ڕووی ئاستی زانستیەوە تەنان هەڵگری بڕوانامی بە کالۆریۆ سەرتر بن یاخوتر کۆمەڵێک ئاسایی بانی بەدەر لە بابەتی ئەکادیمی و سیمینار و تاربێژۆمانە ئێستا گرفتێکی زۆرمان هەیە گەنجانی ئەم سەردەمە نەتوانای مامەڵەکردنیان ینی توانای قسەکردنیان نییە بەشێک لە سەرچاوەکان ڕوون کردەوە هۆکارەکان و ڕێگە چارەسەرەکانیش ڕوون کردەوە بەڵام بۆ ئەم خەڵکە ئاسایە چی بکرێت ینی لە تەلەفۆنێک ناتوانێت ئەوەی لە دڵایەتی بیڵێ یان یەکەم جارێتی کەسێکە بینێ قسەی لەگەڵ بکات تۆ بیڵێ تۆ قسەی لەگەڵ بکە با ئەو بیڵێ ینی ئەم بۆ ئەمە بوو ئاوایە. یاسایەکمان هەیە دەڵێ التەکرار المەهارات واتە زۆر دووبارەکردنەوەی شتێک دایکی هەموو مەهارەکانە واتە ئەگەر دەتەوێت مەهارەی قسەکردنی بەتوانێت لە خۆت بەرجەستە بکەیت لە خۆت بهێنیەدی لێرەدا دەبێ پێویستە چ بکەیت پێویستە زۆر قسە بکەیت بەبەستەوە نیە بڕۆ ناو خەڵکی هەموو قسەیەک فڕێدەی نا کاتێک بەتەنیای دەتوانی ڕۆژانە کاتێکی لە بۆ تەرخان بکەیت نیو سەعات لە پێناوی خۆت لە پێناوی دەربڕینە دروستەکەی خۆت لە پێناوی خۆت ئەو نیو سەعاتە 20 دقیقە چەندە لە بۆ خۆتی تەرخان بکە دابنیشە لەگەڵ خۆت یعنی ئەو شتانە بخوێنەوە کە کتێب دەخوێنیەوە ئەوە زۆر گرینگە ئەو تەکنیکەی باسی دەکەم کتێب بخوێنەوە بەدەنگ ئەگەر هەر کتێبیشت نییە لە ماڵە خۆ قورئانێکتان هەیە قورئان بخوێنەوە بەدەنگ بە تەفسیری کوردی بەدەنگ کاتێک دەنگت دەردەچی ئەوە زۆر گرینگە گرێیەکان دەبتەوە ئەو گریانە چونکە لەبەر چ شەرم دەکەین قسە بکەین لەبەرەوەی هەتاوەکو ئێستا ڕەنگە قسەمان نەکرد بێ بەداخەوە یەکێک لە لاوازیەکانی خوێندن ئەوەیە کە تۆ کاتێک تۆ لە ئەکادیمیا دەخوێن بابن لە پۆلی سەرەتایی دەخوێنی هەتاوەکو زانکۆش تەخەڕوز دەکەی فێری هونەری و تاربێژیت ناکەن فێر ناکەن چۆن قسە بکەی بازاری کاریش دوو مەهارە هەیە لە بازاری کار دوو مەهارە هەیە بۆ خۆت کاری پێ پەیدا بکەیت مەهارە ڕقەکان هارد سکیلز و سۆفت سکیلز و مەهارە نەرمەکان مەهارە ڕقەکان وەکو زانینی کۆمپیوتەر و کامیرا و ئیدی ئەو وارانەی کەوا پێویست بە شتێکی دەرێشە و مەهارە نەرمەکان کارێزماییەک لە بۆ خۆت دروست بکەیت هونەری سەرکردایەتی هونەری بەڕێوەبردن توانەکان ئیدی لێرەش هونەری و تاربێژی و قسەکردنی بەتوانە زۆر زەڕورە بۆ خۆت کاری پێ بکەیت کێشەکە ئەوەیە کە فێر نەکرای لە بیدایەتی تەمەنت فێر نەکرای ڕەنگە لە خێزانەکەی فێر نەکرای و قوتابخانەش فێری ناکە لە کۆلێژ لە مەرحەلە 3 و 4 جارێک سیمینارێک لەیان دوو سیمینار دەکاتن کەواتە لێرەش فێر نابێ ناعیلاجی لە ڕۆژانەی خۆت ئیجتیمامی پێ بدەیت ئەگەر چونکە لە هەموو شتێکی ژیانت لە هەموو کایەکی ژیانت پێویستە دەبێت سیاسەتمەدار پێویستە قسەکەرێکی بەتوانابی پێویستە وتاربێژێکی بتوانێت دەبێت مامۆستای ئاینی و بانک خواست پێویستە قسەکەر و وتاربێژێکی بتوانابی دەچی لە بازرگانی ئیش دەکەی پێویستە قسەکەرێک و وتاربێژێکی لە هەر بوارێک لە بوارەکانی ڕاگەیاندن کە کار دەکەی پێویستە قسەکەرێکی بتوانابی ئەگەر ناشوێنت نابتەوە کەواتە ئەو مەهارەیە دەتوانم لە خۆمی دروست بکەم ئەگەر بێت و زۆر دووبارە قسە بکەم لەسەر یەکتری یعنی بوون من لە ماڵەوە دادەنیشم زۆر جار تەرکیزم لەسەر ئەوەیە ئەمن 10 دقە لە کاتی خۆم تەرخان دەکەم بۆ خۆم لە پێناوی خۆم بۆ خۆم لە پێناوی خۆم بۆ ئەوی بتوانم دوو کەلیمە قسەی بکەم عیبە تو تەخەڕۆجت کردی نازانی قسەی بکەی عیب نییە تو ناتوانی 5 دقە بەرامبەر خەڵکی قسەی بکەی دەستت دەلەرزی وەسعت بارودۆخت تێک دەچی بەرێ وەڵا عیبەشی گەورەیە کەواتە دەبێ ئەو عیبانەی خۆم چا بکەم پرسیارە گەورەکەوێ چۆن چای بکەم وچی باسم کرد بەشداری کردنی خول زۆر مهمە خولەکی 25000 3000 بەلاشە نازام چیە بڕۆ لە خۆت بەشداری بکە 2 ڕۆژە 3 ڕۆژە ئەو تەکنیکانە فێر دەبی زمانی جەستە بەشێکت لەسەری کەم دەکاتەوە و کارێزما بوونی کارێزما کە باسییان کردیە 3 پایە هەیە یەک لە پایەکانی بریتە لە تەرکیزت لەسەر خۆت بێ کێشەکەی چیە ئەو کاتێکەوە قسە دەکە کەسێک مۆبایلی بەکاردێنی ئەگەر مۆبایلەکەی دەستی بەکاردێنی کاتێک مۆبایلی بەکاردێنی وا دەکە بەشێک لە تەرکیزی لە دەست دەدا بەشێک لە کارێزمەکەی لە دەست دەکات ئێستا سەیری من کەن تەماشای مۆبایلەکەم پێەیە ئێستا کەوا دەکەم تەماشاکە تەرکیزم کەم بوویتەوە هێزی قسەم کەم بوویتەوە بەڵام کە مۆبایلەکەی دادەنێم وشەکانم هێزی زیاد دەبی لەبەرەوەی زمانی جەستە بە دروستی بەکاردێنم کەواتە
کەواتە ئەو مۆبایلێ دەستمە بەشێک لە هێزی من کەم دەکاتەوە لە کاتی قسەکردن پێویستە ئەو مۆبایلە لابم لە کاتی قسەکردن کە هەتاوەکو هێزێکم پێ بەخشرێتەوە کەواتە مرۆڤ پێویستە هەموو کات خۆی ئامادە بکە بۆ ئەوەی قسەکانی بە دروستی دەرببڕێ ئەگەر هەر شەرمیش دەکەی مەجلیسێک تەحدید بکە هەندێک ڕستە بنووسەوە ئەو ڕستانە لەبەر بکە بەرامبەر ئاوێنە بە تعبیری خۆت دووبارەی بکەوە کە بەرامبەر ئاوێنە بە تعبیری خۆت دووبارەی دەکەیەوە کە توێ ناو مەجلیسەکە دانیشتی لەو مەجلیسە ئەو ڕستانە فقط ئەو ڕستانە ئەگەر زانی لەگەڵ مەجلیسەکە دەکونجێ عەقڵیەتی مەجلیسەکە دەکونجێ ئەو ڕستانە فڕەدە جارێک دوو سێ چار وەت لێ دێ ئۆتۆماتیکی متمانەت بەهێز دەبی و لە کۆتاییەکەی دەتوانی قسە بکەی و گرێکانیش بکەیەوە زۆر باشە مامۆستا یحیا زۆر کەسمان هەیە لە قسەکردنا زۆر ناڵتیقە زۆر بە جوانی دەسەکانی زمانێکی جەستەی بەهێزی هەیە تەنانە جاجا هەڕەشەیەکە دەزراوە شوێنە هیچ کێشە و گرفتی نییە بەڵام ناوەڕۆکی قسەکانی بێمانان کوالەتی قسەکانی خراپە وتەکانی ئەرزشێکی عیلمی و زانستی و ئاینیان نییە خاڵیە لە معریفە ئەمە چۆن هاوسەنگی بکات زۆر جار کێشەکە هەر لەوەیان نییە ئێمە ناتوانین قسە بکەین ئەو قسانەشی ئەیانکەین بە کەڵک نایەن ئێمە باسمان لە خوێندنەوەی کتێب کرد بەڕێزت باسی ڕاست ڕەنگەمە بۆ ڕاهێنانکردنێک بۆ بەیانکردنێک باشتر بێ بەڵام خودی ناوەڕێکی ئەو کتێبێکی خوێنمەوە چەندێک باگراوند و خەلفیاتی معریفەی من بێزەکە چەندێک دەستەواژە و هاواتای من زمانی من دەوڵەمەنەکە بووی لە هەر شوێن و مەجلیسێکا بم بتوانم بە باشی ئەو قسانەی هەمە بیگەێنم باسی هەندێک خولی تایبەتمان کرد وەکو خولەکانی گەشە پێدانی برۆیی یەک لە خولەکان بریتە لە خولی زمانی جەستە زمانی جەستە زۆر گرینگە لەگەڵ قسەکانمان یەکانگیر بێت بۆ نمونە کاتێک دەڵێم تۆ هاتم شای زمانی جەستەم کە بەتوندی وەمگۆ ئەو وەکو هەڕەشە بەکاری دەیدم تۆ برەک تووڕەبوونی تێدا وەکو هەڕەشەش بەکاری دەیدم بەڵام کاتێک دەڵێم فەرموو تۆ قسە بکە هەمان قسەیە هەمان معنایە بەڵام زمانی جەستەکەی زۆر نەرم و خۆشە تۆ هەست بە هیچ هەڕەشەیەک ناکەی کەواتە دەبێ ئەو کەسەی قسە کاتێک قسە دەکا زۆر گرنگی بە زمانی جەستەی بدا ئەو ئەتەکێتانە زۆر گرینگە مرۆڤ لە ژیانی خۆی کۆمەڵە ئەتەکێتێک هەیە گرنگی پێ بدا وەکو ئەتەکێتی ڕۆیشتن ئەتەکێتی دانیشتن ئەتەکێتی قسەکردن ئەتەکێتی گوێگرتن ئەوانە هەمووی ئەتەکێتن ئەو زمانی جەستە بەشێکە لەو ئەتەکێتانە پێویستە بە دروستی بەکاری بێت نەک بە هەڕەشە لەسەر ئەوانی تر کاتێک وا دەکەی واتە حقیقەتم پێیە بەڵام کاتێک وا دەکەی واتە وەکو هەڕەشەیەک یاخود زۆر جار ئەو کەسەی بەرامبەر بە خۆش تێی ناگە کەواتە کاتێک دەڵێم تۆم فەرموو تۆ کاتێک وا دەڵێم تۆش هەست بە هیچ هەڕەشەیەک ناکەی کەواتە زۆر گرینگە مرۆڤ پاشی ئەوەی گرنگی بە شێوازی قسەکردنیدا نەمەتی قسەکانیدا پاشان گرنگی بە زمانی جەستەشی بدا چونکە لە توێژینەوەیەکدا دەرکەوتووە 155 هەواڵەکان کاریگەریان لەسەر مرۆڤێ لە ڕێگای زمانی جەستەوەیە 155 ئاگادار بە 155 گەلەگەلە ڕێژەیەکی زۆرە یعنی نیوە زیاتری وەکو هەواڵ زمانی جەستە تەسیری هەیە زمانی جەستە کاریگەری دروستەکە لەسەر مرۆڤەکان ئەوجا لەری دەنگ و ئەوانی تریش دێتەوە کەواتە ئەوجا شێوازی قسەکردن و داڕشنی وشەکان و ئیدی کۆمەڵە شتێکی ترە کەواتە زمانی جەستە زۆر گرینگە مرۆڤ بتوانێ لەم بابەتە شارەزایی بێ شارەزایەکەشی قوڕس نییە دەتوانی خولێک بکەی و بەخۆشت هەندێک هەوڵ بدەی تەواو زمانی جەستەکە تا بکەی و بە دروستیش بەکاری بهێنی مامۆستا زۆرجار دەوترێت وەرگرتنی پشوویەکی زۆر باش و خەوێکی زۆر باش کاریگەری دەبێت لەسەرەوەی کە تۆ بەیانی بچی ئەو وتارە یاخود ئەو سیمینارە پێشکەش بکەی تا چەند گرنگە و کەسانی کە دەیانەوێت وتارێک پێشکەش بکەن یاخود سیمینارێکیان هەیە بە شاز لە شازەکان خەوێکی باشیانەوە بێت و پشوویەکی باشیان پێشتر وەرگرتە بێت خۆی چەند شتێک هەیە چەند پرسیارێک هەیە لە خۆت بکە بۆ ئەوەی سەرەتا جەماوەڕەکەت بناسی پێشی ئەوەی جەماوەڕەکەت بناسی خۆت پشوەکی باش دەبی پێشی ئەوەی وتار بدەیت چونکە نەبادا کێشەیەکی تر ماندی بوون تەسیری هەبی لە کاتی ئەو کاتەی وتارێک پێشکەش دەکەی یاخود قسە دەکەی بۆ کۆمەڵە خەڵکێک کەواتە پشوێکی باش زۆر گرینگە خاڵی دووەم سیر بکە ئایا جەماوەڕەکەی من چێن ئەوانەی دێن دادەنیشن گوێ لە من دەگرن خاڵی سێم جەماوەڕەکەی من کوڕن یان کچن لێرن یان مێن باشە لێرە ئەگەر تێکەڵن یاخود تێکەڵن خاڵی چوارەم ئاستی معریفی جەماوەڕەکەم ئاستیان لە چه ئاستێکدایە
و خاڵی پێنجەم کاتێک منیش قسە دەکەم ئەو ئەتەکێتانە زۆر باشە وتاربێژ بەکاری بینێ بە پێی عقلی مەجلیسەکە قسە بکەم بە پێی عقلی کۆبوونەوەکە کۆڕەکە قسە بکەم بە پێی عقلی کەسەکان قسە بکەم ئەگەر بێت و لە سەروی ئاستی وان قسە بکەی زۆر جار دەڵێنەوە باشەکە ئەگەر لە ئاستی وان نزمتریش قسە بکەی هەر خەڵکەکە دەڵێنەوە باشی چ دەکات کەواتە هاوسەنجی پاراستن زۆر گرینگە بە پێی عقلی زۆرینەی دانیشتوان قسە بکەی زۆر گرینگە و دەتوانی بە ئاسانی کۆنتترۆلی ئەوێن دەریش بکەیت کەواتە دینەوە سەر ئەوەی ئیسراحەتێکی باش زۆر گرینگە لە بۆ خۆت لەو ئیسراحەتە پاشەوە ئیسراحەت تەحلیلی ئەو شوێنە بکەکەوە قسەی تێدا دەکەی وکەوە قسەکانت دەردەبڕی یاخود وتارەکەت تێدا دەبەخشی یعنی ئەو لێرە تەحلیلە زۆر گرینگە هەموو وتاربێژێک بیکاتن ئەوە قسێکی جوانوان هەیە دەڵێت کەلموا الناس على قدر عقولهم واتە قسە بکە بە پێی عقلی کەسەکان چونکە لە سەروی ئاستی عقلی کەسەکان قسە پێ ڕۆنگە خەڵکەکە بە چاوێکی تریش سەیرت بگەن کەواتە ئیسراحەتکردن وەزائیدەن ئەو 5-6 خاڵی باسم کرد وەکو تەحلیلکردنی ئەو شوێنە زۆر گرینگە وتاربێژ بەکاری بێنی لە ژیانی مامۆستا زۆر جار باز لەو دەکرێت کە گرنگە ئەو تاریکە پێشکەشی دەکەی لە چەند خاڵێکی کورتی بکەیت ینی پێت بێت لە بەردەست تا بێت ئەمە تا چەند گرنگە کەسانێگەن کە زۆر جار باز لەو دەکەمە تایبەت یەکەمین وتاریشی بێت بۆ منە ئەڵێ ناوەڕقەوەی چم پێویست نییەوەی کە هەیە لە مێشکما ینی بەیانم لە مێشکمان خەزم کردو و دواتر لە وتارەکەیە باسی دەکەم خۆی هەر وتارێک یان هەر سیمینارێکی هەر شتێک کە پێشکەشی دەکەی دابەشی سەرسێ بەشی بکە بەشی یەکەم بەشی سەرەتا ئایا سەرەتا چۆن دەست پێ بکەم بەشی دووەم ناوەڕۆکە لێرە ئەفلی بابەتەکەی وە قورسایی بابەتەکەش لەوێن دەرە شەرحیاتی بابەتەکەش لەوێن دەرە و بەشی سێم بەشی کۆتاییە ئایا چ پەیامێکی لە کۆتاییەکەی دەمهوێ لە گوێی بینەرەکە یاخود لە گوێی بیسەرەکان یاخود لە گوێی دانیشتوان ببینێتەوە هەتاوە دواتر سێرچی بکەن و بەحسی بکەن ئەها پێغەمبەری خوای صلی الله علیه و سلم سیفەتێکی تێدایە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ ئوعطیت یاخود ئوتیت جوامع الکەلیم واتە جوانترینی وشەکان کۆی گشتی وشە جوانەکان بە پێغەمبەر درایە لێرانە جوان یعنی سیفەتێکی هەیە وعولەما دەفەرمون سیفەتێک لە سیفەتەکانی پێغەمبەری خوای صلی الله علیه و سلم ئەو بوو کەوا قسەیەکی کورت و پوختی دەکرد واتە چ بە کورتی قسەی دەکرد معنایەکی زۆری دا و هەموو شتێ تێدەگەیشتن کەواتە وتاربێژی بتوانێت دەبێ ئەو سیفەتەی تێدا بێ یعنی خاڵەکانت کورت بکەوە هەموو وتاربێژێک دەبێ دابنیشێ بۆ نمونە بەگشتی باسی چی دەکەم و تەرکیزیش بخات چەند سەرخاڵێک 1 2 3 4 5 6 7 ئەو خاڵانە خاڵی جەوهرین لە وتارەکەم پێویستە تەرکیزیان زیاتر لەسەر لە وتارەکەم ئەو خاڵانە ئەگەر بکرێ لەبەر بکەی زۆر باشترە هەتاوە لەبیری نەکەی چونکە زۆر جار وتاربێژە بوو ئەوە شتێکی خۆشە بوو کاتی خۆی مامۆستایەکی ئاینی هەبوو لە منطقەی يعني دائما ئەو وەرەقەی پێ بوو وەرەقەش پێ بوو بسم الله الرحمن الرحيم إن الحمد لله نحمده تەنانەت پێشەچێکەش هێر لەسەرەوەی دەخیندەوە مامۆستا ئەوجا ڕۆژێکیان کەناڵی کاتبوو بۆ حکمەوەی کەناڵە کاتبوو وەرەقەکەی لابرد إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره إيدي أما بعد جيش تويندر راس لبيري كر كلبيري كر ورقة كش أنا بوزة دقرها صندقية بيتوني هتا شوي نكدي توا كواتە بەباشی خۆی ئامادە نەکردی ئەو وتاربێژە تەنها ئەوەیە چەند شتێکی لەسەر وەرەقەیەکی پارچە وەرەقەیەک نووسیتەوە و دەیهەوێت دەری ببڕێ ئەوە زۆر هەڵەیە هەندێک شت بنووسەوە هەتاوە لەبیرت نەچێت تەنها سەردێڕەکان بەڵام دەبێ بە خۆت بتوانی لەبەر قسە بکەیت هاتە مەشەکە وتاربێژ چونکە دەبێت کار لە دوو شت بکە یەکەم کار لە دڵی مرۆڤەکان بکە لایانی سۆزداریان و دووەمیان کار لە عەقڵیان بکە لایانی عەقڵیان کەواتە دەبێ وتاربێژ کاریگەری دروست بکە ئەسکەندەری مەقدۆنی قسەیەکی زۆر جوانی هەیە دەڵێ تۆ یەک وتاربێژی وەتوانان پێ ببەخشە من 1000 جنگاوەری ئازاد پێ دەبەخشم لەبەرچ ئەسکەندەر تێدەگا قایدێکی وا گەورە تێدەگا وتاربێژ چۆن هانی جێشەکە دەدا معنەویاتیان بەرز بکاتەوە و جەنجیش بکەن هەتاوەکو ئاخر قەتریان ها تەماشاکە لێرەدا وتاربێژ کەواتە دەبێت لەسەر دوو تەوەر زۆر کار بکە یەکەمیان دڵی مرۆڤەکان بەدەست بێنێ و دووەمیشتیان لایانی عەقڵیان کۆنتڕۆڵ بکاتن مامۆستا وەکو لەو ماوەکەمەی ماوەمانە کێ زیاتر پێویستە بەڕاستی گرنگی بە بواری وتاربێژی یا خودت قسەزانی بدا ڕەنگە ئاسایی بێ کەسانێکمان هەیە بە ئەندازەی ئەوەی کە توانایان هەیە توانن قسە بکەن لەو مەجالە و شوێن و کار و ئیشی خۆیانە ئیشیانە ڕوا هیچ کێشۆگرفتێک نیان واجب نییە لەسەریان پێویست نیە لەسەریان لەوە زیاتر بزانن یان زیاتر گرنگی بەم بواری خۆیان بدەن بەڵام کێنە و کەسانی کە بەڕاستی ناکرێ ناگونجێ نابێن نەتوانن قسە بکەن تەنانەت ئەگەر بشتوانن قسە بکەن پێویست نیە دەبێت زیاتر لەوە بتوانن زیاتر لەوە هەوڵ بدەن و زۆر سەرکەوتووتر و کاریگەرتر بن بەڵێ
چەند چینێکمان هەیە پێت خۆشبی پێت ناخۆشبی ئەگەر بێت و قسەکەرێکی بەتوانە نەبی وتاربێژێکی بەتوانە نەبی ئەوە بێت و ئەوە بەناوبانگ نابی یاخود خەڵکەکە لانی کەم بەجێی ناکاتن. خاڵی یەکەم چینی یەکەم چینی ئاین پەروەران ئەوانەی کەوا بانخوازی دەکەن مامۆستایان پێویستە وتاربێژ و قسەکەرێکی بەتوانە بن پێت خۆش و پێت ناخۆشە. خاڵی دووەم چینی سیاسەتمەدار پێویستە قسەکەرێکی بەتوانە بێ ئاخر ناکرێت سیاسەتمەدار قسەکەرێکی بەتوانە نەبێ. خاڵی سێم ڕاگەیاندکاران بەگشتی ئیدی ئەوە ڕۆژنامەنووسە ئیدی ئەوە پێشکەشکارە ئیدی ئەو ڕاگەیاندکاران بەگشتی پێویستیانە. خاڵی چوارەم مامۆستایانی زانکۆ یاخود مامۆستایان بەگشتی هەر مامۆستا بەگشتی پێویستی بەوەیە قسەکەرێکی بەتوانە بێ ئاخر چۆن دەتوانی قەناعەت بە یەک لە سیفەتەکانی وتاربێژی بەتوانە چییە کەوا دەبێ فەند الإقناع هونەری قەناعەت پێکردنی زۆر بەهێز بێ ئەدەبی مامۆستای زانکۆبی مامۆستای ئاینی بی ئەو مامۆستای قەناعەت بەو تەڵەبەی بکات کە گوێ بگری ئاخر ئەگەر نادواتر گوێ ناگرێت کەواتە ئەو چینە وەچینی بازرگانان لەبیری نەکەین چینی بازرگاران ئەگەر بەخۆشیان قسەکەرێکی بەتوانە نەبن هەڵدەستن ڕیکلام پەیدا دەکەن چێ کەسانی بەتوانە دەدۆزنەوە پارەیان دەدەنێ کەواتە بێ وەرە کاکە قسەمان لە بۆ بکە و ئەو منتوزەی خۆمان ئەو ئینتازەی خۆمان ئەو بەرهەمەی خۆمان بناسێنە بە خەڵکەکەی هەتاوەکو کاریگەری دروست بکە کەواتە هەموو چینەکان ئەو چینانەی کەوا دەیانهەوێ داهاتی زیاد بکەن پێویستە بەوەی پێویستی قسەکەرێکی بەتوانە بن لێرەدا کە ئەو چینە گرنگانەی کۆمەلگامان دەستنیشان کرد کە پێویستیان بە وتاربێژە نا لە بۆ هەموو کەسێک نییە قسەکەرێکی بەتوانە بێ وتاربێژ بەتوانە بێت بەڵام ئەو چینانە بەگشتی دەبێت تەرکیز بخەنە سەر قسەکردن و وەروە وتاربێژی زۆر گرنگە. مامۆستا بۆ قوتابیانی زانکۆش تا چەند گرنگە هەر لە قۆناغی یەکەمیانەوە خۆیان وا ڕابن کە بتوانن وتاربێژێکی باش بن کە دوجار کاریگەریان دەبێت لەسەر دوای پرۆسی خوێندنیشان دوای پرۆسی تەواوکردنی زانکۆشیان. والله ئەگەر بەدەستە من بی هەر دەرسەچی دەکەمەوە لە زانکۆ ئەگەر بەدەستە من بی ئەو شتە دەرسەچی دەکەمەوە بە ناوی قسەکردنی بەتوانە هونەری وتاربێژی پێویستە ئەو کەسەی کەوا دەبێتە قوتابی زانکۆ قسەکەرێکی بەتوانە بێ زۆر جار قوتابی زانکۆ لە ناو مەجلیسێکە وەکو مەڕەکە ناتوانانی دوو کەلیمە قسەی بکاتن ئەخەوە زۆر کێشەی لەو قوتابیە کەسێکی ڕۆشنبیرە قسە خوێندەوارە شتی خوێندێتەوە بەڵام ناتوانێت قسە بکات دەربڕینی لاوازە ئەگەر بێت و دەرسێک وانەیەکە بێ بابە ئەوەش بێ خۆبەخشی بێ ئەوەی دەچیتن بابچی بابە کەیفی خۆی بیتن ئەو وانەیە بابە کەیفی خۆی بیتن ئەوەی دەچی لە بۆ ئەوی بکتە وتاربێژێکی بەتوانە قسەکەرێکی بەتوانە با لە بۆ خۆی بچی بەشدار بێ دەرسێکی اختیاری هەبێ بەڕای من ئەگەر لە مەرحەلەیەکەوە دەست پێ بکە ئەو چار ساڵەی هەفتەی وانەیەک بخوێنن بە اختیاریش بێتن و خەڵک دڵنیام خەڵکێکی زۆر فێرە قسەی بەتوانە دەبن فێرە هونەری وتاربێژی دەبن و کاریگەریشیان زیاتر دەبێت لە کایەکانی ژیان بۆ منە ئەو قوتابیای زانکۆ دەبتە بازرگان دەبتە سیاسەتمەدار دەبتە بانکخواز دەبتە هەر شتێک کەواتە قسەکەرێکی بەتوانایە و حازر دەبتە ڕاگەیاندکار کەواتە حازرە و ئێستا لە بۆ خۆی دەتوانێت کاریش بدۆستەوە ئاسانتر. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا یەحیا مەدەنی شارەزا لە بواری خودناسی زۆر سپاس دەکەین کە لەولێرە بە شوازی ڕاستەوخۆ لەگەڵماناوین.